سڵاو، من مامۆستا گوڵاڵە، مامۆستای زمانی شیرینی کوردی. خۆشحاڵم کە ئەمڕۆ لە خزمەت ئێوەدام بۆ پێشکەشکردنی پۆدکاستێک لە ژێر ناونیشانی وانەی کوردی و هونەری فێرکردنی قوتابیان. لە ئەڵلقەی ئەم پۆدکاستەیەدا باس لە وانەی کوردی و گرنگی وانەی کوردی و هەروەها چۆنیەتی فێرکردنی قوتابیان بە شێوەیەکی کاریگەر و سەرکەوتوو دەدوێن. زمانی کوردی تەنیا زمانی قسەکردن نییە، بەڵکو ناسنامەی مێژووی و کللتوری گەلێکە. وانەی کوردی لە قوتابخانەکاندا تەنها ئەرکی فێرکردن و نووسین نابینێتن، بەڵکو دروستکردنی پەیوەندیەکی قوڵە لە نێوان قوتابی و مامۆستا، هەروەها قوتابی و نەتەوەکەی. من بڕوام وایەوەک مامۆستایە کە مامۆستا تەنها ئەرکی فێرکار نییە، بەڵکو هەڵگری هیوایە و ڕێنیشاندەرە. چۆن؟ مامۆستا دەتوانێتن لە ڕێگەی هەڵسوکەوتی شێوازی قسەکردنی هەروە پشتگیریکردنی قوتابیان دەتوانێتن وای لێ بکات کە متمانە دروست بکاتن. بێگومان کە متمانەش دروست بوو، قوتابی هەوڵ دەداتن کەوا سوود لە زانیاریەکان وەربگرێتن و فێری وانەکە ببێتن. زۆر جاران لەوانەیە ئێمەی مامۆستا هەستمان کردبێتن کاتی وانەکان بێزاری قوتابیان ببینین یاخود هەستی پێ بکەین. ئەمەش لەوانەیە پەیوەندی بەوانەکەەوە نەبێتن، بەڵکو پەیوەندی بە شێوازەکە هەبێتن، بە شێوازی وانەوتنەوەکە یاخود چۆنیەتی هەڵسوکەوتکردن لەگەڵ قوتابیان هەبێتن. بەڕای من مامۆستا پێویستە یەکە بە یەکە قوتابیانی خۆی بناسێتن کە چۆنە و چۆن بتوانێتن چ ڕێگەیەک هەڵبژێرێتن بۆ فێرکردنی قوتابیەکەی. پاشەوە کە پێویستە گرنگترین شت هەبێتن لە نێوان قوتابی و مامۆستا ڕێزگرتنە. زمان شتێکی زیندووە، بەردەوام لە گۆڕاندایە. ئێمە بۆ وتنەوەی وانەکەمان هەرێکە لە بەشەکانی ڕێزمان و ئەدەب و تەنانەت خوێندنەوەش ناکرێت تەنیا پشت بە پەرتوکەکە ببەستین، بەڵکو دەتوانین چەندین شێوازی جیا بەکاربێنین. بۆ نمونە بەستنەوەی وانەکە بە ژیانی ڕاستەقینە. لێرە داوا لە قوتابیان دەکاتنکەوە هەست بکاتن وانەکەی پەیوەندی بە ژیانی ڕاستەقینەوە هەیە. بێگومان ئەمەش وا دەکا کە قوتابی هەوڵی زیاتر بدات بۆ فێربوون و زیاتر سوود لە زانیاریەکانت وەربگریتن. زمان تەنیا نووسین نییە، بەڵکو دەربڕینیشە. لەوانەوەکو ڕۆڵگێڕان یاخود گۆڕینی تۆنی دەنگ کە وا دەکات قوتابی هەست بە بتمانە بکاتن و زیاتر وەربگرێتن. بێگومان ئەگەرات و مامۆستا بە دڵسۆزی و بە ئارامی وانە بداتن، قوتابی زیاتر هەست بە ئارامی دەکاتن و زیاتر وەردەگرێتن. لە کۆتاییدا دەمەوێت بڵێم وانەی کوردیگەر بەدڵ بدرێت بەدڵ وەردەگیرێتن. وانەی کوردی تەنها وانەیەک نییە، بەڵکو بنەمای پاراستنی زمان و کللتوری نەتەوەیەکە. بۆیە پێویستە بە شێوەیەکی نوێ و دروست فێر بکرێن بۆ ئەوەی ببین بە خاوەنی نەوەیەکی وشیار و خوێندەوار و متمانە بەخۆ. ئێمەی مامۆستا توانای ئەومان هەیە کە زمانەکەمان بکەین بە شتێکی خۆش و زیندوو و پڕمانە. زۆر سپاس. Diaco Educational Compound.